ئێوارەتان باش بەڕێزان، زۆر بە گەرمی بە خێراتتانەگەین بۆ ئەم کۆڕە کراوەیە. لە ڕاستیە کۆڕەکە بە ناونشانی میدیای کوردی و بەرپرسی نیشتیمانیە. لە ئێستاە لە ئەنیستیتوتی نارین بۆ توێژنەوە و بڵاوکردنەوە پێمان وایە جۆرێک لە خراپ مامەڵەکردن هەیە لە پرسە نیشتیمانەکان، یاخۆ زۆرجار هەندێک میدیا ئەو هێڵە نەتەوەی نیشتیمانیانە ئەبەزێنە کە دواتر بە قازانجی دۆزی کوردووە یاخود پارچێکی تری کوردستان یاخود هەرێمی کوردستان ئەشکێتەوە. میدیا چۆن بتوانێت مامەڵە لەگەڵ پرسە نیشتیمانەکان بکات، چۆن بتوانین کۆمەڵێک هێڵ کۆمەڵێک بنەما دیاری بکەین بۆ ئەوەی لە کاتی قەیرانەکان یاخود لە کاتێکی ترا وا نەکرێت هەرێکە و لە لای خۆیەوە مامەڵەیەکی جیاوازی لەگەڵا بکاو بێتە هۆی دروستبوونی جۆرێک لە ئاژاوە. بۆ مەبەستە پێمان خۆش بۆ کۆڕێکی یعنی نخبەوی بکەین. زۆرێک لەو ڕۆژنامەنووسانی کە لێرن لە ترۆپکی دەستگاکانی خۆیان یاخود کۆمەڵی ڕۆژنامەنووسی دیارن یاخود ئاراسی جیاوازی تایە، بەڵام ئەمانەی ئەمڕۆ خەمی نیشتمان هەمومان کۆ بکاتەوە و دوایەوەی کە کاکسران بابەتەکەی خۆی لە 20-25 دقیقا پێشکەشەکە هەمومان کۆمەڵێک سرنج و گفتوگۆ بهێنە ئاراوەکە کۆمەڵێک بنەما گەڵاڵە بکە. بۆیە ئێستا دەرفەت بۆ کاکسران ئەڵخسێنین بۆ ئەوەی بابەتەکەی پێشکەشکا و دواتریش گفتوگویەکی کراوە و بەسوود ئەەکەین کە بچێتە خزمەت بەرژەوەندی نیشتیمانی یاخود بەرژەوەندی هەرێمی کوردستانە. کاکسران فەرم نایتە ئێرە هەر وڵامەرە ئێرە زۆر باش بۆ لایڤەکە وتیان قەڵەبەڵە دروستەکەم و هەندێک قسەی دەکراوە زبدانی دەکراکەمە شتێک دروستەکە بەڵام بەتەنە بەجێ مایکە لە بەردەمای بۆی سەڵەکە شتێک زۆر سپاس. طبعا من هەموو جارێ لە کۆڕەکانە فێڵێکەکەم چەند خاڵێک ئەنووسم قەڵەباڵەکەی دروستەکەم لە خاڵەکانە هەرچیم نەمزانی نەموت و وین بوو دەبین چ بۆ لە خاڵەکان هەبوو بەڵام کاتەکە ئێستا فێری فێڵێک کەش بوومە خۆم لە جەیدە نەمام ڕاستە خۆ لەبەر هەرچی کەم و کوڕێ باسێکەم و خۆمێ ناکەمە سەحرکارکەمەوانی ئەڵەم مەسەلەن بۆ نەبووان ناکەن بۆ ئاتان نەکردووە لەبەرەوە ئەنی ڕەنگە ئێستا بە حورتر قساکەم هەندێک شتێکە باسی دەکەم. ئەو بابەتەی کە خەڵک باسی کرد من ڕاستەکەی لەسەر میدیای نیشتیمانیەوە ئەچمە سەر ئەوەی ئەمڕۆ یعنی کە بۆ وایە ئەگەر ئێمە وا لەسەر میدیای نیشتیمانی بکەین یعنی بەهۆ شتێکی گشتیە کۆمان دەکاتەوە ئەبێ پێش هەموو شتێک ئەو ئیشکالانە بدۆزینەوە کە وای کردووە میدیای کوردستانی کە من دەڵێم میدیای کوردستانی تەجبەی جێدەشە ژیانەوە زیاتر یعنی هیوادار هەر بەڕێزە و لە چی مەجالێک ئیشی تیاکردێک سەر قسەکانی من تەرجەمەکە بۆ مەجالەکەی خۆی یعنی ئێمە ئیشکالێکمان هەیە لە مۆزوعی نیشتیمانە نە بەعام بەڵام ئیشکالێکمان هەیە لەوەی کە چی مؤسسەیەک تعبیر لەم مەفاهیمەکە کە ئێمە هەڵگری مەسەن بۆ لە وڵاتێک کاڵی میدیای نیشتیمانی ئایا میدیای نیشتیمانی لەوانەیە میدیای دەوڵەت بێ، لەوانەیە میدیای حکومەت بێ، لەوانەیە میدیایەک بێ کە بە حکمی دەوڵەت تاریخیەکەی لە ناو وڵاتی خۆیان بە حکمی سەنگەکەی و بە حکمی بڵێ سەرمایەکەی و بەربڵاوی ناو وڵاتێکە تەمسیلی ئەندێشەی نیشتیمانیەکە لە بواری میدیایە. ئەمە ڕەنگە بۆ کوردستان زۆر زەحمەت بێ لەبەر ئەو هەلومەرجە تایبەتی کە خۆمان ئەیزانین کوردستان بەسەریا تێپەڕیوە و زۆر ئاسانە بڵێم لەبەر نەبوونی دەوڵەت ئەو شتە عامەی کار مجایەوێن بەڵام بەڕاستی ئەمە یعنی مەفهومێکی ماشتی گشتیە کە ناتوانێت خزمەتمان کاتێک کە دێن ناو تەفاسیلەکانەوە. بەعام میدیای کوردی کە لە ڕۆژنامەوە دەست پێ دەکات میدیا هەموو شوێنێکی لە ڕۆژنامە دەست پێ کردووە ئەگەر بێت ڕۆژنامەگەری کوردی باشتر فکرەکە بکەن ڕۆژنامەگەریەکە کە ئەوەی کە داعشکەران دەریەکەن با خۆیان بۆ خۆیان بێ قسەی لێ ناکەین ڕاستە بەشێکە لە
تاریخی میدای ڕۆژنامەگەری کوردی بەڵام زەحمەتە بڵێن بەشێکە لە ئەندێشە و خەوت و ئاوات و خەیاڵەکانی ئینسانی کوردی بۆیە ئەگەر قسە لەسەر بڵێن ڕۆژنامەگەری کوردی بکەین ئەوەی کە کورد خۆی ساحەبێتی ئەوە بێ بچینە سەر ئەوەی کە چی شتێک چی دەستگایەکی ڕئیسی چی دامەزراوەیەکی ڕئیسی تعبیری کردووە لە کورد وەکو ئینسانی کورد وەکو کۆمەڵگەی کوردی و لە ناویشیە ئەگەر سیاست شانێکی گشتی بێ وەکو شتێک کە بریتی بێت لە سیاسی کوردی ئەو شتەی کە تعبیر لە ئینسانی کورد کردووە لە بەشداری ئینسانی کورد کردووە لە نەشاتی گشتی ڕۆژنامەگەریە هەتا ئێستاکە ڕەنگە بڵێم هەتا ئێستاکەش کە دوای ڕاپەی بە چەند ساڵێک بە چەند سێ دەیە تێپەڕیوە بزنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردستانیان حرەکەی کوردی و شتێک کە ناوێنێن حرەکەی کوردی جا حرەکەی کوردی بریتیە لە حرەکەی کوردی واتە حەزبە سیاسەکانی کوردستان یاخود ئەو حرەکە سیاسی کە لە کوردستان هەیە ئەمە بە شێوەیەکی گشتی ئەگەر سەیریکەین لە چوارچەی وڵاتێکا سەیریکەین بۆ لە چوارچەی عێراقا عادەتەن وا بووە حرەکەی کوردی زایدە حرەکەی دیموکراتی واتە حرەکەی کوردی کە بەشەکەی عێراقی بە ملەتی کورد و خەڵکی کوردستانەوە هەیە و حرەکەی دیموکراتی بۆ اعتیبارەی مەسەڵەن بۆ لە عێراقا حرەکەی دیموکراتی بریتیە لە ئەحزابە چەپەکان بریتیە لە ئەحزابە دیموکراتیەکان کە بە حکمی حاجەی گەلی کورد و بە حکمی حاجەی و حزبانەش تەواژیان لە کوردستانە زۆر بەهێزە مەسەڵەن کە تۆ قسەی لەسەر حرەکەی دیموکراتی عێراقی حزبی شیوعی بەشێکە لەم حرەکەیە یان ڕەنگە مەسەڵەن بڵێن لە بەشەکانی تری کوردستانیشە هەموو ئەحزابە چەپەکان ئەوەندەی بەشەکەیان لە کوردستان بەهێزترە ئەوەندە ڕەنگە لە حتا لە پایتەختانیشە بەهێز نەبێ ئیلا مەگەر ئەو کاتانەی کە کرانەیەکی دیموکراسیە بێت لە وڵاتانە کە ئەم وڵاتانەی کە کوردستانی بەسەر داواش کراوە زۆر کەم ئەو مەراحلانە بەخۆ بینیوە بە تورکیاشەوە کە تەجروبەیەکی دیموکراسیەیە زۆر کەم ئەو بەخۆ بینەوە کە ڕێگا بە حرەکەیەکی بڵێن دیموکراسی وا هەبێت کە میدیا هەبێت تعبیر لێ بۆیە کوردستان بە هەموو بەشەکانی کوردستانەوە کە ئێستا دێم بەتابەت دێمە سەر کوردستانی باشوور ئەم دوو شتە تێکەڵا بووە حرەکەی دیموکراتی و حرەکەی بڵێن بزنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد بزنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردستان کوردایەتی بە هەموو جۆرەکانیەوە یاخود ئەو حرەکە سیاسی کە لە شاخ بڵێن لە جەبەل حەمید کۆتایی پێدێ بۆ ئەو حرەکە سیاسی کە لە کوردستان ڕەنگە لە کوردستان انطلاقا بەڵام هەموو عێراق بگرێتەوە یاخود هەموو عێراق دێتە بەڵام مرکزێکی سەرەکی کوردستانە بێت ئەم بزنەوە سیاسیە پێویستی بە ڕۆژنامەگەری هەبووە کە تعبیر لێ بکە یاخود ئەو ڕۆژنامەگەری کە ڕۆژنامەگەری سیاسی بوو بێ شۆڕژگەر بووە یاخود هەر جۆرەکانی دیکەی بوو بێ ئەم حێراکە سیاسیە بماوێ نەمانوێ یعنی حزبی سیاسی تەمسیلی کردووە بەڵام بە شێوەی گشتی ئەتوانین بڵێن ئەو هەموو نەشاتە ڕۆژنامەگەری کە هەبوو بە تاریخە جاجەکانیشەوە بەشێک بوونە لەم ینی بەشێک بۆ لەو حفەزا سیاسی یانی ممکن هەیە ڕۆژنامە هەو بێ بەسەر بۆ لە تاریخی شاری کوردستێمانیە ڕۆژنامەی بڵێن گۆڤاری ببورن ڕۆژی نوێ کە بەسەر نووسەکەی ناوەکەی بڵێن کامێران مکری شاعر و یەکێ لە بنەماڵەی شاڵی خاوەن امتیازەکەی بوو ئەمە گۆڤاری پارتی نەبوو بەڵام گۆڤارێک بەشێک لە بەشێک بوو لەو فەزا سیاسەی کە داخۆشکردنە لە گەلی کورد داخۆشکردنە لە دیموکراسی لە عێراقا داخۆشکردنە لەو هەموو تەطەڵعاتانەی کە گەلی کورد هەیەتی ئۆڕەدی یەکسان بووە بەوەی کە بڵێن بەشێکە لە مەدەسەی حزبی پارتی هەرچەندە پارتیش تەبووی نەکرد بەم شێوەیە ئەتوانین بڵێن هەتا ڕەنگە هەتا ڕابەرین هەتا مەودایەک لە مەوداکان ئەو میدیایەی کە لە کوردستان هەبووە یان میدیای حزبی بوو یان میدیای بزنەوە ڕزگاری خوازەکە بووە مەسەلەن بۆ نمونەتە تۆکەڵەی مەسەلەن فلان ڕۆژنامە یان فلان گۆڤار یان فلان رادیۆ هیچ شۆڕشە شەرت نییە هی حزبەکە بێت بەڵام مادەم حزبەکە قیادەی شۆڕشەکەکە ئۆڕەدی کردوێتی ینی یەکسان بووە بەوەی کە با بڵێن حزبەکە بووە لەبەرە ئەگەر بۆ بەڕێبازی نوێ یان بە شەرارە بڵێ یان بە رادیۆی دەنگی گەلی کوردستان بڵێ یان لەو دی و زێش بڵێن بە رادیۆی دەنگی کوردستان بڵێ ئەمە رادیۆی پارتیە ڕەنگە کەیفیشیان پێ بێ
بەڵام ڕەنگە ڕاستەخۆ ڕادیۆی پارتیش نەبێ بەدەی لەوەی کە ناو حرەکەی کوردیدایان کەس سەدان کەس لە پێشمەرگاتی پێشمەرگە بوونا بەڵام تەنزیمی حزبیش نەبوو بۆیە بەڵام بە شێوەی گشتی ئەم تەسمیە ئەوەی کە بڵێن ئەندێشەی سیاسی و ئەو موەسسەی کە بریتیە لە موەسسەی حرەکەی کوردی قیادەی بەشی هەرە زۆری ڕۆژنامەگەری کوردی کردووە لە مەراحل جارجەکانە و لە ڕاستیشا ئەو عنوانە ڕئیسەی کە بریتی و لە ڕۆژنامەی کوردستان کە ئێمە هەموو جارێ ئەمانوت یەکەم ڕۆژنامەی کوردیە و وەخلاف هەبوو لەسەرەوەی کە یەکەم ڕۆژنامەی کوردی ئەهلی بۆ کەواتە ئەسڵ ئەهلیەکەیە ئەسڵ حزبیەکەیە وا دراستەکان دەرێخا کە ئەویش بەشێک بۆ لە مەشروعی حزبی کە ئەسڵ مەشروعی حزبی اتحاد و تەرەقیش بووە و دوای ئەوەش ڕۆژنامەکانی تری ئەتۆ لە تاریخی ئەم 100 ساڵەی ڕابردووی کوردستانە یان حزب یان تایارێکی سیاسی هاتووە جەیدەی دەرکردووە یان میدیای داناوە یاخود تایارێکی یعنی ئەوە ڕۆژنامەیەک یان مەشروعێکی سەحافی سەری کێشاوە بۆ حزبێک یان بۆ تایارێکی سیاسی چونکە ئینسان لەخیرە بیر دەکاتەوە لە ئەو شتە باشانەی کە من ئێڵێم خەڵکە جێبەجێ ناکە با خۆم بیکە وەکو وین وتی کاتی خۆی ئەردوغان بە ئەحمەد داودۆغڵۆ وتی ئەم شتە باشانەی تۆ ئێڵەی مەگەر خۆت کەمە وەزیری خارجیە یعنی لەبەرەوە زۆر جار ڕوەدا لە تاریخ هەروە بووە یعنی لە سەری ئەم تاریخی ئەم 100 ساڵەی بزوتنەی ڕزگاری خەڵکی گەلی کوردستان بکەی لە لێرە لە کوردستانە هەروە بووە یان تایارێکی سیاسی بووە سەری کێشاوە بۆ جەریدەیەک یاخود جەریدەیەک بووە کە نزیکایەتی فکری دروست کردووە و نەتیجەی ئەوەشە سەری کێشاوە بۆ حزبێکی سیاسی و لە تاریخی ئەم 30 ساڵەی ڕابردووی کوردستانە ئەمە هەیە مەسەلەن نتوانین بڵێن گۆڤای ڕزگاری بۆ بە سەرەتایەک بۆ دروستبوونی کۆمەڵە بۆ بە مقدمەیەک بۆ دروستبوونی یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ مقدمەیەک بۆ دروستبوونی شەرارە و ڕێبازیونیە و دەنگی گەلی کوردستان وەکو ڕادیۆ هەروەها ئەتوانی بڵێ لە دوای ئەوەش بڵێ مەسەلەن دروستبوونی کۆمپانیای وشە مقدمەیەکە بۆ دروستبوونی بزوتنەی گۆڕان دروستبوونی بزوتنەی گۆڕان مقدمەیەکە بۆ بڵێن بۆ تاریخی سیاسی بۆ بە حزبێکی سیاسی و آخر پرۆژەکە لە کوردستان لێرە لە منتخەبی نیومانە دروستبوونی نەوەی نوێ مقدمەکەی دروستبوونی NRT بوو سەری کێشا بۆ نەوەی نوێ و ینی ئێستا هەروە پرۆژەکە بەردەوامە دەرەجەی نزیکایەتی و دوورایەتی ئەم پرۆژە میدیانە لە مۆبیلەکەی یا لەو کەسەی کە دامی دەکا علاقەی بە سراکتەری حزبەکەەوە هەیە زیاتر لەوەی علاقەی بە دەرەجەی حڕیەتی موەسسەی ئەعلامەکەەوە هەبێت مەسەلەن بۆ نمونە احتیمال هەیە ئێستا بڵێم دەرەجەی ینی ئازادی من لە کوردستانی نوێ علاقەی بە ئازادی منەوە نییە علاقەی بۆ مەسافەیەوەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان داوەتی بە کوردستانی نوێ کە ئەو مەسافەی ممکنە جەدی خەبات یان پارتی نەیداوە بە کاک سەلام عەبدوڵڵا کە سەرنووسەری بڵێن ڕۆژنامەی خەباتە علاقەی بە ستراکچەری حزبەکەەوە هەیە علاقەی بە شێویشکردنی حزبەکەەوە علاقەی بە دەرەجەی ئازادی من کەسێک کە حزبیشم و لە سەحافەی حزبیایشم کردووە ئەزانم علاقەی بە ئازادیەکە و علاقەی بە نەمەتی ئیشکردنەوە ئەمانە شتەش ڕاستە دەرەجەی ئەو ئازایەتەیە کە ڕۆژنامە هەیەی لە چاو کوردستانی نوێ ئەو فەتەی ڕۆژنامە دەرەچوو علاقەی بە موقعی ڕۆژنامە پرۆژەی گۆڕانەوە هەیە لە ئۆپۆزیسیۆن بوونیان و هەمان ئەو شتەی ئەو دەرەجەی حڕیەتەی کە مەسەلەن تەلەڤیزیۆنی NRT-یەتی لە چاو گەلی کوردستان یان لە چاو کوردستان بۆ نمونە علاقەی بە ینی ستایلی ئیشکردنی NRT-ەوەی کە خۆی یان حزبێکە دوای معاناتێکی زۆری حرەکەی سیاسی کوردی دروست بۆ وتیان مەسەلەن دەرەجەی دیموکراسیەکە توانین بۆی لێ زیاترە و هەندێکی علاقی بەو دەرسەوەیە کە وەری گرتووە حزبە سیاسەکە هەندێکشی علاقی بە وڵقا سیاسەکەەوەیە تا ئۆپۆزیسیۆن ناوێکەوە تا ئەشتی حکوومەت ناوێشکەوە لەبەرەوە ینی ئەم بۆچی گێڕایەوە بۆی بڵم کە بەشی زۆری ئەو ئینتاجە فکریە ئەو ستایلە ئیشکردنە سیاسی کە لە کوردستانە هەیە ڕەنگی داوەتەوە لەسەر ئەو ستایلە ئەعلامەی کە لە کوردستان هەیە و ئەمە وایشی کردو ئینتاجی ئەو مەفاهیمە ئەعلامیانەی کە ئێمە لە چەند ساڵی ڕابردووی تاریخی ڕۆژنامەگەری کوردیا بینیومانە هۆکارەکەی ئەوەیە کە
ئەتوانم بڵێم بزنەوە سیاسیەکە بۆ مەدەح نییە بۆ بزنەوەی کوردایەتی یا مەدەح نییە بۆ حزبی شوعیان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان یا بۆ پارتی بەڵکو دیتنی واقعەکە کە ئەمانە مؤسساتە لە ئاستی کۆمەلگەدا کەواتە ئەمانە دڵ بەوە دەکەن کە مؤسساتی ینی پرۆژەیەکی تر هەبێت کە پرۆژەی منبەرێکی ئیعلامیە کە ئەم شتانە باز بکات بۆ ڕەنگە مەسەلەن بۆ نمونە من ئەو مەرحەلە بەجێ دەرم کە مەرحەلەی میدیای ئەهلیە لەبەرەوەی من خۆمیشم تیان نەکردو ناتوانم تەقیمێکی وا بکەم کە بڵێم تا چ ڕادەیەک مەسەلەن لە ئینتاجی مەفاهیمە جیاوازترە ینی لە بڵێن بۆنە لە کوردستانی مەسەلەن کوردستانی توانێت دیعا بکە بڵێ ئەم شتە من دروست کردووە تۆ کاکە بڵێ ئەم جنێوە من دروست کرد خەینا کێشەی وەڵام جنێو خوێنەوەتە ناو زمانی ئەدەبی کوردیەوە کە مەسەلەن جدیدش کە نەیکردوێت لەبەرەوە بەشی زۆری ئەو مەفاهیمانەی کە ناو کۆمەلگەی کوردەواریە هەتا ئێسش بەرهەمی ئەو ینی بەرهەمی بزنەوەی سیاسی کوردستانە من ناڵم حەزبایەتی بەڵکو بزنەوەی سیاسی کوردستان کە لەم بزنەوە سیاسیەشە هەر حەزب بەشداری نەکردووە دەیان کەسی تری کە ڕەنگە منەظەم بوون لەناو حەزبە ڕەنگە منەظەم بوون لەناو بزنەوەکەیە ڕەنگە منەظەم بوون لەناو سەنگەرەکانی پێشمەرگەیە بەڵام وەکو حەزبایەتی مباشیریان نەکرێت بۆی ئەو دەستکەوتەی کە حەزبە سیاسیەکان ئەڵێن ئێمە هەمانە لە بواری حرەکەی کوردیا هی خۆیان نییە بەتەنیا شەریکی کەشیان هەیە زۆرە شەریکە بەڵام هاتەن شەراکەت ئەو کەسەیە کە کێ خۆی بەخاوەن دێزانێ بۆ ئەوە بێنێتەوە ینی مەسەلەن بۆ نمونە من ئێستا ئەندامی یەکێتی نیشتیمانی کوردستان هەرچی دەستکەوتەکانی یەکێتیە بۆ من ماوەتەوە بۆ کاردنشوێن نەماوە ئەو شێر دەستەی دامەزێش کە ئەو تێدان نەماوە لەبەر ئەو شتانە ئەمە کرد بە مقدمەیەک بڵێم لە ڕاستیات تا هەموو تاریخی ڕۆژنامەگەری کوردی ئەوها تێکەڵ بۆ لەگەڵ سیاسەتە بەعکسی ئەو انتباعی ئەمەوە یعنی ئەو مۆدێلە غەربیەی کە من ناوێنم مۆدێلی خەواجە مۆدێلی ڕۆژئاوایی کە ئەوێ فەسڵ بکات لە نێوان بڵێن میدیا و سیاست یاخود بڵێ مەسافەیەکی لە نێوان هەردوویان یان سایل هەردوو لایەن جیاوازە یاخود تۆن مەسەن بڵێن لە وڵاتێکاڵی ئەمە دیموکراسیە چونکە پەرلەمان هەیە و چونکە دادگا هەیە و چونکە بڵێن حکوومەت هەیە و مەسافەکانی نێوانە ڕێکخراوە جیاکراوەتەوە ئەمە لە کوردستانە وەکو هەموو شتێک گۆشت و خوێن تێکەڵاو بووە من پێم وایە لە سیاست و ڕۆژنامەگەریە هەمان ئەو شتە دۆستەوە مەسەلەن بۆ نمونە دوای کەوتنی ئیمارەتە کوردیەکان اینجا بنەماڵەی بەدرخان بیلە دەکردی ڕۆژنامەیەک بکەنەوە لە ڕۆژنامەیەک دەرەکەن کە بەشێکە لە تحالفێکی عوسمانی بۆ گۆڕانکاری لە ناو دەوڵەتی عوسمانیە کە بەشی کوردستانیش بدا فیدرالیە کۆنفیدرالیە چوزان هەشتێکە ئەو دوایەوەش ڕۆژنامەکانی کە دروست بوون حتا ڕۆژنامانەی کە بڵێن لە بەغا دروست بوون لە سلێمانی زۆر دیقەت بدەین لە بیستەکانە زۆر زەحمەتە جایکەین و ئەم جەیدانەی کە لە سلێمانی دەرچووە کامی شێخ مەحموود وتەی دەری بکەن کامی کابرا چوە دەری کردووتی یا شێخ پێویستمان بە مەطبعە و پێویستمان بە پارەیە یعنی ناتوانین جایکەیتەوە لەبەرەوە ئەم تاریخە لە ڕاستیە ڕەنگە لێکۆڵینەوەی دوورودێژی بوێ بۆ کەسانێک کە من ئەوەی کە لە وەرێگە لەم تاریخ ئەوەیە کە عیبرەکە ئەوەیە کە زۆر زەحمەتە بڵێن مەسەلەن ئینتاجی مەفاهیم بەم شێوە لێک جاکرێتەوە ئەو ئەزمەی بەدیتنی من ئێستا میدیای کوردی هەیەتی بەشێکی گەڕێتەوە بۆ ئەو ئەزمەی کە سیاسەتی کوردی هەیەتی لە کوردستانە و ئەو ئەگەر من ئەو زەنەرە قبول بکەم کە بڵێن میدیای ئەهلی بە جەریدەکەیەوە تا سایتەکەی تا تەلەڤیزیۆنەکەی تا یوتیوبەکەی تا هەمووی ئەو شت جۆرانەی کە هەیە ئەگەر ئەوە قبول بکەم کە بڵێم لە ڕاستیە ئەمە ینی بەرهەمێکی جیاوازە لەو بەرهەمەی کە بزنەوەی سیاسی هەیەتی یان هیچ نەبێ جیاوازە لەوەی حزبە سیاسیەکان کوردستانیانە ئەو هەر ئەگەڕێمەوە ئەسڵەکانی کە نەتیجە بەشی زۆری ئەوانەی لە میدیای ئەهلیە ئیشان کردووە لە بلوچینەدا کەسانێکی عاجزبووی یان بێزاربووی نظامە سیاسیەکەی یان بڵێن نظامە حزبیەکان هەتا ئێستاکە لە کوردستان جارێ ڕەنگە بڵێم ماوێتی کە میدیایەکمان هەبێت کە لە دەرەوەی ئەو منزومە سیاسیەی بێت کە من دیسان دەڵێم تەنیا منزومەی حزبەکان نییە بەڵام حزبەکان کارکتەری سەرەکین تێدا ئەو منزومە گشتەی کە هەیە ئەم جەوەی دروستکەوە ئێستاکە کە منزومەکە لە شوێنی خۆیدا
كحزب سياسية وكبزدو سياسية برسالة لا دروز بوا يعني لسر تشيتي إما أم برسالة كده صالة كدروز بوا مثلا بقولنا إما عراقية كردستانيين يعني إما لقل بغارك كون ياركنا كون إما دوستي يعني بلن روش عواد دوستي إما يعني رومادي باكور دوستي إما يعني بصرة أم تساؤلاتنا كيسة دروز بوا بشيكي لراسية بشك ولو حوار وسجلاتاني كلزماني خديمي حركة سياسية كردستان وهبوكا بلين إما كردستانيين عراقيين يعني بشك قديمة يو زمانية وبشك علاقي با فراوان بوني أو كيشة علاقي بنانو كيشوه واتا أو كي شن بلين بزنس سياسي لولاتي أما فراوان بو بشكل زور بو خلق زياتي تابش داية كا تاري سياسي جاجي بو ليبرال كانت وشبا كانت وإسلام كانت وهذا أم حوزة قوري كبريتيلا بزنس سياسي كردستان بأندازي أو نانوية يعني أو فراوان بوني أو وردوداني ورد إلاني كاتو تنايو بأندازي أو مفاهيم كان جوازا إستاذ زاين نزكي 6 صالة حركة كردين نقاش أوي ذكر إما كردستاني ما تا جبل حملين يعني تا شوين أو نقاشاتنا بنوش برهم الريتو أو نقاشاتنا كيسا لنا أدبياتي بداية باسي ليغريا كأجا تحدي اتهام كردن أجا تحدي آسان يعني حدي آسان كاي وكو فرق نادو استولنيوان بروسس سياسي جاجا كان أو نقاشاتنا كميديا ديكا يستا لراسيا سبي أويكا وردبوني كشكانا نقو يستاهل كتازي كشة دروز بوي هل أو كشانة كلمان أراس سياسة جاجا كان دروز بون لتاريخ حركة كردية زور جار حكي كردي كشرب منعطفاتك كتواليتي أشتيان كاتوا مثلا بون حزب سياسي دروز بون على من كردستاني من بلان لما كاتشا لتواسي العراق كاركا طبعا بو مشكلة تريك كردستان شربها من كردستاني بلان لتواسي يعني ما فكاني قال كل تاران يعني دمشق يعني لا بلين أنقرة يعني هي لمراحل وهي ينقادي جورا ياخذ بابلين رجيدي جورا مفاهيم السياسي جورا توانيتي إنتاج مفاهيم خوي بكا أما واي كردوك بجوج لجورا كان بتواني تعايش بلجات لدنيا فكرة جاجا كان ومراحل شوك استاك تابينين لبروي كجامعة كني أمشتا أم أدبيات كني أمشتا نبقى كاتوا أبينين لناو رجل مكاني شو لناو ميديا كاني شو أم هم فوزايا أبينين ك هيا وبردامة ومن بيوم هيا فوزاي ميديا اللي بقدروي فوزاي برهميراني أو فوزا سياسية كالولاتي يميع دروز بوا بوا بيزدخل كتايب وفسخ بوا دينم ك باخي ميدياوكو جنريكي مفاهيم قناعات وستايل سياسي ستايل جيان وجزران وهم أواني كإزانين سكي أحمد مختار جاف كدلية داودا كا يعني أو هواية دخوازي كروجو جان سكي آسم قاتا ورامان همان أو كيشيا أجر ميديا وكو قطار رجاء يعني إن بوسيلة وبقاعدني أفكار وبقاعدني مجتمعات كان وشون جاجا كان بيكتري همان أو كيشيا أو كاتا أحمد مختار جاف هيبوا همان وكشيء استاكا هر كسر لي ما توين بيخوازين أو رجل بس هي خمان بينين كأو رجل ناميكا لا زاخو درشتا أو تلفزيوني كلاشون جاجا كان هيا بقاتها مكورسان معلوم استاكا ميديا بوهم التكنولوجيا بيش كوتني كبخوي بنيتي رجعي زور آسان كله بلام يشتا لراسيا اللوكاليات باش يزوري ميديا كردي داجير كردوا ولا بر أو باش يزوري أو إشكالات يعني كبنين برهم أو فوزا يعني أو يبقتنا لما فاهم مكان ولا بيركنوا كان نايبينين هو نتيجة أوي يعني وسائل يشكوتون بلام بكاهناري محلين جاء كرمال أدبي كجوان برهم يعني كخود لكوي برامي جوان يعني برامي أدبي كذا جوان بيتوا لما يدا بعكس الرودا أو درجة لمحلياتها كأيبي لا رجنا مجري كرديا لميداي كرديا لتلفزيوني كرديا لستايلي إيش كدني ميني كرديا صار هم تكنولوجيا كايا نتيجة كأويا يعني أما كوريا فضاء سياسية اجتماعية فرنجية رجنا مجري كتاي ساكلة كل سنة زالا وأجب
نايرم بلم خناقي انتقالي شوكا خناقي انتقالي كردستان أو نيخان خليك بيت خناقي رئيسي بيت يعني زوج على الديمقراطية كردستان لمرحلة انتقالية بلا ونيخان أمبرا انتقالية ونادانشتوا خليك بيت صاحب بعض يعني هنا بلا لراسي أم ستايل سيتش صالي كي مهما لبواري ميديايا وايد كدوا ك حتى يسجنا تواني استفادة لم هنا بكين بس أستا بكين لا مشكل يعني ما يسا من كم دانشم مخالق دنوسم أو حظي جاران نسنا معه كرديك لإيران لتركيا لأوروبا ولا باش جاجا كان كردستان ولا باش أم باش كردستان شيء بينه بلام وكو من نتوان بين أخشكم نجاتاو لايككم نجاتاو باش داريكم نجاتاو شوازا كان جاجا نجاتاو بنتيجة وهو ما يستفاد من لو تكنولوجيا جاران جديد بيراميد يسلك كاباس معناته مثلا كالسماعي درشو كي خويتوا أفكاري وايتها مفروض بقيش بعد الزاخم بلام نقيشتوا لبروي بربسي لهجة بربسي جاندن بربسي جاجها بوا بلام بنتيجته أبيني جديد جين وجيان أو منظومة فكرية أو منظومة أنديشية أو ستايل يعني كبانجا شيء بودا كبيراميد بخلق سليماني تو نورز خوشة بخلق زاخوي نوتو رنج خلق زاخو لا حتى كان بدوان نتيجة ما وقت بيته كم أم واقعين باشا مثلا قلنا لبا نتيجته أبيني يعني حركة سياسية قاعدة أو شو أنا بلام أوي كهيا جيدة كي بيراميد كهم أفكار جواناني تداهم ستايل جاجي جيان لجيدي جيان أنوسيله فلانكس بتمايا شوكا يعني كم إعلان بلاوة كاتب اللي على كي جن بين ما هو يا عفوا على فلانكس جن بين عامل كي كذا مطبعية على كده بابيت وابكا مواصفات باسكا أو إعلان كليه باسكا يعني أنا نقشت كابلايشي وليا كابلايشي بعديني على خلواني بيك كتب بيت بيشو بلا مشوكا بنكرة يكشي نسيتي أسكول شهر زوري وزم دركوت أو أحمد شكري نسيتي يعني أم واقعا يعني دريدك كجرينية تو يستش كثير كين جرينية تو كابلايك لبعدين دانش تو أنا بتشسر بيجا كين بتشسر نسينا كين بتشسر أو سايتي كمن الشتاء مسلم بلام بشرني لمنظومة أداء بيكدنوي بناتج السري زور كم ناتج السري سيري زور كش أما واقع كرجل برادك نسيوي إما كان برادر ما هي إلا بعدينا ولا من ترجمة إما كان برادر ما هي كخلق إسلامانية لأوروبا جي رجال تواصل ما هي إلا قليل بلام لتوارتيو يق منظومة بيكدنوي يعني أو منظومة بيكدنوي وايكدوا أم من أتوابلم بايكلو دوري الميديا دوري ضعيفة ولكاتك أقرباو كدام زين كان يما أم كرست جوانين هبوايا يعني سوري زور جوريانا كدنا ميديا كرديان بلام واقع كوايا ك يعني استيما أم شابين بوهم التكنولوجيا كشكوتوا بلام بوهم اللوكالات أبينين كناو ميديا لبر أمايا كاستاكا إمانات وين بلين ميدیایەکی نیشتیمانیمان هەیە یان سەرکێشین بۆ مژدایەکی نیشتیمانی چونکە لە هەموو شوێنێک لە هەر جێگایەک ڕۆی بربەستێکە ممکن هەندێک میدیا دەرەجەیەکی باشی پێشکەوتنە بەخۆیانەوە بینن بەڵام بربەستێکی لە شوێنێکە ڕایان دەگرێت و ناتوانن فراوانتر بڕوا و ئەمە وای کردووە لە ڕاستیە ئێمە ستایلی جیاجای میدیا بینین ڕەنگە بڵێم تعبیری جیاجای بۆ نیشتیمان بەڵام هەر بەنەتیجە تعبیری جیاجایە بۆ نیشتیمان يعني خۆدەنگێک دروست ناکات لەسەر ئەو کێشە کۆمەڵایەتیانەی کە هەمانە ئەو کێشە سیاسیانەی کە هەمانە ئەو کێشە ئیجتیماعیانەی کە هەمانە وەک خۆی لە شوێنی خۆی دەمێنێتەوە یاخود بابەتی دیکە دێتە پێشەوە کە ینی دەکات و بێتە بەربەست کە ناتوانێت تێپەڕێنێ و نتیجە لە شوێنەکە چەق بەبەستێ و ئەمە گەڕە بکەین لە ڕاستیان بۆ دیێرە کۆتای پێدن بەو تەتەورە تەکنۆلۆژیای لە سەریەکەی کە بینین بە خۆمانەوە ئەمە شتێکە لە هۆکارەکانی کە تۆ ناتوانانی میدیایەکی مستەقر سمعتی بۆ پەیدا بکەی وای لێ بکەی کە بێتە میدیایەکی دایمی خاوەن ئەندێشەی نیشتیمانی کە خەڵکی کەش دوای حتا ئەگەر جێدی کەی دروستکرا تەلەڤیزیۆنی دروستکرا ڕۆژنامەی دامەزرا بەو ستایلە ئەندێشە نیشتیمانی بیر بکاتەوە لەبەرەوەی دایمەن ئەو تەکنۆلۆژیە
وایلی کات ئەو زاکر لە ناکەو بەداخەوە لە ناکەو دیلیتێکی ئەخوشێتەوە من هیوادارم کە ئەم سەرقەڵمانی باسی بکرد بە شێوی تێدا بێت کە ئێوە مناقشەیەکی برانی ئەمە هەموو خەڵکانە تاکی دەبێت وعد ئەگەر خەڵک موت ئەڵێم ئاها سێرگەکان کەمانەوە باسی زۆر سپاس ئێستا هەواڵدەری نووسەرێکی کراوە بکەین لەسەر ئەم بابەتە و سەرۆکیەکانمان کۆکردەوە